والله زيادنا بها هو أرجو كان يقول لك سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانەی 8 مارس کە لە ئەمریکا و سەر هەڵدانە ڕوویا بۆ تەواوی شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان. وەک دەزانن ئەمڕۆ ڕێکخراوی ژنانی کوردستان ئازادی کوردستان ڕەژێک هەستا بەم کارە و لەگەڵ چەند ڕێکخراوێکی کەوت تەفگەری ئازادی و خۆسەری و چەند لایەنێکی کە ئامانجی ئێمە لەم سەردانە ئەوە بوو کە ژنان شان بەشانی پیا و شان بەشانی برا شان بەشانی باوک کار دەکا. وەک خۆتان دەزانن ئەو سەر هەڵدانەی کە ڕوویە لە 8 مارسی چەند 8 مارسە لە ئەمریکا ئەو کرێکارانەی کە کاریانە کرد لە کاری جلوبەرگە ئامانجیان لەو سەر هەڵدانە ئەوە بوو کە ژن زۆرترین کاریە کرد و کەمترین دەستکەوتی دەستەکەوت. و ئێستا ئێمە ژنان وەک دەبینی لەو کاتەوە تا ئێستا ئەگەر بەراوردیکەی جیاوازیەکی زۆری بەخۆیەوە بینیوە، بەڵام جیاوازیەکی زۆری بەخۆیەوە بینەوە ژن بەرەو بە دوای حەقیقەتا کەوتووە کە کاتێ بە دوای حەقیقەتیشا دەکەویت ژن وشیار بۆتەوە. ژن ئەو کاتە لە ماف و یاسا و کۆمەڵایەتی و لە مافی ئەوەی کە ژن ئەیانود نەریتە و باوە و ئەوەیە ژنیان سەرکوت کردەوە، بەڵام ئێستا وەک دەبینن ژن بۆ خۆی بەرخودێرە، ژن سەر هەڵدانێکی دروست کردووە. چی دەستینە؟ جاکی کەنەدی خیان کەنەدی ئەوەدان کونەریتێکی ساڵانە هەموو ساڵێ بە 8 مارس بە چالاکی هەڵەسین. ئەنجا لێرەشە پیرۆزبایی 8 مارس لە تەواوی ژنانی جیهان و ژنانی گەلی کورد و ئەو ژنە ڕچۆڕژگەڕانەی کە بەرامبەر بە ناحەزانی گەلی کورد و ناحەزانی ژن و بە کوژەکان پیرۆزەکەین و سەری ڕێز و نەوازیشدا ئەنێن بۆ ئەو ئەو ژنە شەهیدانەی کە بەدەستی پیا و تیرۆر کراون. ئێمە وەکو نەریتی ساڵانەمان ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ساڵانە هەڵسین بە چەند چالاکیە. یەکێک لەو چالاکیانەی کە ئەمڕۆ کردمان لە پارکی هەواری شار بۆ ڕۆحی پاکی ژینا ئەمینی 16 نەمامان چاند 16 میشماندانەوە داگیرچێنی بۆ ڕۆحی پاکی و شەهیدانە.